2025 بۆ من زۆر باش بوو، زۆر خۆش بوو. شەو لێرێ یەتوێ باڵۆم بفڕێنی هۆکار چییە؟ جوانە، هەستێکی خۆشە، هەستەکەم شەو زۆر جوانە بێت. تەنها لەبەر جوانیە یا هۆکارێکی دیکەی هەیە؟ لەبەر جوانی و تا ئێستا تاقیم نەکردوتەوە و ئیمساڵ یەکەم ساڵمەکە بەشدارم. هیچ شتێکە خۆتە دڵتەوە؟ لە ئێستایانە ئەی بۆ نمونە لەگەڵ چی هاتووی؟ لەگەڵ ماڵەوەیە. ئەو شتانە چی بوون کە بۆنە لە ساڵی 2025 کە بەدەست هێناوە لە ژیانتا؟ 2025 بۆ من زۆر باش بوو، زۆر خۆش بوو. یعنی من ڕێگە نایەم بۆی کە ڕۆژەکانم ناخۆش بێ و کارکاتە سەرم. ئەو دەستکەوتە گەورەیە چی بوو کە هەوو لە ساڵی 2025 هاتووە؟ کارە هونەریەکانم زیاتر بوو. دەچبوارێکە کارەکەی؟ خۆم لە بەشی شانۆم بەڵێ و کاری هونەری شەکەم وەکو مۆدێل و ڕێکلام. پەیمانگا؟ بەڵێ. چەندەم ساڵتە؟ چوارەم. 4 ساڵ بەنیازی ببی بە شانۆکارێکی باش؟ وەڵی لەم وڵاتەیە تۆزێ قورسە. بۆ چەنەها خانمە ئەکتەرمان هەیە لەسەر شانۆکانە ڕۆڵە بینن؟ ئەگەر بچێ بە شانۆ بژیت قەت ناتوانانی لە کوردستان لە ڕێی ئەو داهاتی کە دەستەکە لە شانۆ پێی بژیت وێ ئەبێ لەگەڵ ئەوەیە هەوڵی چەندین شتی تر بێ نەک یەکشت چەندین شتی تر. هیچ شتێکەکەم شەو بیخیتە دڵتەوە بڵێ ئەمە بە بەشکە سەر بگرێ. ئەو کەسانەی کە لە چواردەورم هەر بمێنن بۆم هەرەوەنە.